مامۆستایانی هاوکاری لە سلێمانی و هەولێر گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. داواکاری ئەوان بۆ وەزارەتی پەروەردە ئەوەیە ناونیشانەکانیان لە مامۆستای هاوکاریەوە بگۆڕدرێت بۆ مامۆستای گرێبەست یا خودوانە بێش. ئەوان لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی خۆپیشاندانیان ئەنجامدا و بایکۆت ڕادەگەێنن. مجموعی مامۆستا ئەڕوا ئێمانە خستە شوێن ئێوەکو گرێبەست ئەوان هەر شاردەوە وانە بێژەکەش حسابمان بۆ نەکرا ئەڵێن ئێوە خۆبەخشین. ئەسڵ لە سەرکی پەروەردە خۆبەخشی یعنی چی؟ ینی خۆبەخشی یعنی چی بەڕاستی مامۆستایەک بەیانی لە ماڵێتە دەرەوە بە کۆمەڵێک کێشە مەشاکل هەمە کاتە معاشیش نییە ینی بەڕاستی ئێمەش داواکاری ناونیشانێک ناونیشانەکە ئێمە چییە بمانکەن بە گرێبەست وەکو گرێبەستیشمان بۆ ناکەن یعنی وانە بێژی ئەوە قورسە بۆ ئێمە نەتوانی بۆ ئێمە بکەن بەڕاستی هیچ شتێک ڕێی تێناچی بەڵام حکوومەت ئەتوانم بڵێم لەم لە مۆزوعی مامۆستا و پەروەردەیە ئەتوانم بڵێن پشتگوێ خستۆ بە تایبەتی ئێمە ئەم ساڵ هەتا ئێستا هیچ موچەیەکمان وەرنەگرتو ئەوە ئیمتیحانی نیوەی ساڵی ژێتە پێشەوە هەموو خوێندکارەکان لە هیچ شتێکی ویان خوێندووە ئیمتیحانەکەشیانە فەوتێ ئەوانیش حەزەکەن بێن بەڵام ئەوان هەلومەرجێکی تریان هەیە لەبەرەوەی ڕۆژ ئاوان ناتوانن بێن ئێمە هاتوین و ئەوانیش لەگەڵمانان مامۆستاکانی سووریش لەگەڵمانان ئێمە داواکاریمان ئەوەیە ناونیشانێکمان هەبێت و ناومان سابت بێ لە وەزارەتی پەروەردە. ئەو مامۆستایانە پێشتر خۆبەخش بوون دواتر کران بە مامۆستای هاوکاری. پێشتر ڕێکخراوە بیانیەکان بۆ هەر مانگێک بڕی 250 بۆ 300 دۆلاری پێیان دەدا چونکە لە کەمپەکان و ناوشار وانە بە قوتابیانی ئاوارە دەڵێنەوە. ماوەی چەند ساڵێکی شەخراونەتە سەر وەزارەتی پەروەردە جگە لە کێشەی ناونیشان ئەوان دەڵێن لەم ساڵدا هیچ بڕەموچەیەکیان پێ نەدراوە. هیچ موچەیەکمان وەرنەگرتووە سێ مانگە بە بەلاش ئێمە داوامەکەین بایکۆتمان کردووە و ئیمتیحانی نیوەی ساڵیش نزیک بۆتەوە هەتا ئێستا بابەتێکی وانە خوێنراوە هیواداری وەزارەتی پەروەردە بێتە سەرخەت جوابی داواکاریەکانی مامۆستایان باتەوە بۆی قوتابیانیش مافیان نەفەوتێت و ئێمە ئەرکێک جێبەجێکەین بەڵێ ئێستا بایکۆتە حالیان ئەرکمان پێدراوە لە بەرامبەری ئەبێ مافەکانمان بنێ ئێمە واز لە بایکۆت ناهێنین و بەردەوامی لەسەر بایکۆت. ژمارەمان تقریبی بەس لە سلێمانیە زیاتر لە 50 مامۆستا بێت مامۆستا سۆرانیەکان مامۆستای سووریشمان لەگەڵایە بەڵام ئەوان بەهۆی بارودۆخی جیاوازی خۆیانەوە نەهاتون بۆ ئێرە. مەکتەبی تر ئیمتیحانی نیوەی ساڵ ئەکا ئێمە هێشتا لە شێ خۆمانین بەشی دوو بۆ منهەج بۆ نیوەی ساڵ هیچ نەخوێنراوە ئاژنوانە پرسیاردارن ئێمە بەردەوامی لە بایکۆت ناشکێنین بە هیچ شێوەیە هەتا وەکو داواکارەکانمان جواب نەدرێتەوە. قوتابخانانە ئێوەوانە ئێمە قوتابخانەمانە لەناو شار سێ قوتابخانەمان هەیە لە دەرەوەی شاریش کەمپمان هەیە قوتابخانەشمان هەیە لە بازیان لە باینجان لە عربەت لە قەڵاتزێ لە ڕانیە 11 مەکتەب ئەبن. باشە بەڕێبەری پەروەردەی سلێمانی چیتان پێڵێت چی بۆ کردوون ئێستاش نوێنەتان لە ژوورە؟ بەڕێبەری پەروەردەی سلێمانی ئاڵە لە ئێستا قەرارەکە لە ئێمە نەماوە تەنانەت بە وەزارەتە وەزیر ئەڵە قەراری ئێمە لە ئێمە ئێستا حاڵی قەرارمان لە ئەنجومەنە ئێمەش دەزانین نووسراو کرا بە ئەنجومەن ئەی بەڵام کەی جواب ئەدرێنەوە نازانینەوە. لە هەولێر و سلێمانی نزیکەی 150 مامۆستای هاوکاری هەیە موچەکانیان بە پێی بڕوانامەکانیان لە نێوان 250 بۆ 300 هزار دینارە کە ئەویشیان لە کاتی خۆیدا پێنادرێت. پەیام لەسەر گرفتی ئەو مامۆستایانە پەیوەندی کرد بە پەروەردەی سلێمانیەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە.